دەستگای هەواڵگری CIA لە سەرەتای دروستبوونیەوە تا ئێستا تارماییەکەی ئەمریکا لە جیهاندا دەستگایەک ڕێگای وشکانی بەڕوودادا بخەیت بە ئاسماندا دێت، دەرگای ئاسمانی بەڕوودادا بخەیت بە ئاودا دێت، تەواوی ڕێگاکانی بەڕوودادا بخەیت لە کۆمەڵگەکەی خۆت ئەندام دروست دەکات. دوژمنەکانم بەوە تێک دەشکێنم دەیان کەمە دۆستی خۆم. ئەوە دەقی قسەیەکی ئەبراهام لینکن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە کە لە ساڵی 1865 تیرۆر کرا. لەدوای ئەو تیرۆرکردنە ئەمریکا بیری لە دامەزراندنی دەستگایە کردەوە کە ئاسایشی ئەمریکا و کۆشک و هەرژەوەندیەکانی لە ناوخۆ و دەرەوە بپارێزێت. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە سەردەمی جۆرج واشنتنی یەکەم سەرۆکی ئەمریکاوە تاکو ئێستا کردەی کۆکردنەوەی زانیاری و چالاشی هەواڵگریان ئەنجام داوە. دوای جەنگی جیهانی دووەم لە ساڵی 1945 چالاشی هەواڵگریەکانی لە چوارچێوەی دەوڵەتدا ڕێکخرا. تا پێش ئەو کاتە چالاشیەکان لەلایەن دەستگای OSS ئەنجام دەدرا. هەرکی سەرەکی ئەو دەستگایە کۆکردنەوەی زانیاری استراتیجی بوو، بەڵام دوای جەنگەکە دەستگاکان هەڵوەشانەوە و بوون بە بەشێک لە وەزارەتی جەنگ. ساڵی 1946 دەستگای راپۆرت و هەڵسەنگاندن دامەزرا بە هاوبەشی گروپێکی ناوخۆ. لە ڕۆژی 3 مانگی 11 ساڵی 1948 ئەو ڕۆژەی سەرۆکی ئەمریکا هێری ترومان سەرکەوتنێکی گەورەی بەسەر ڕکابەری کۆماری و پارێزگاری نیویۆرک تۆماس دوی لە هەڵبژاردندا تۆمار کرد دەستگای هەواڵگری CIA دادەمەزرێنێت. ساڵی 1950 هێری ترومان ئیمزای لەسەر بەفەرمی دامەزراندنی دەستگای هەواڵگری CIA کرد کە ڕەشنووسەکەی 2 ساڵ پێشتر ئامادەکرا بوو. هەر لەو ساڵەدا بەڕێوەبەری هەواڵگری ناوەندی والتر بیدل سمیس دەستگای راپۆرت و هەڵسەنگاندنی بەسەر 3 بەشدا دابەش کرد. یەکەم، دەستگای هەڵسەنگاندنی نەتەوەیی یاری سەرەکی کۆکردنەوە و هەڵسەنگاندن و ڕێکخستن بوو. دووەم، دەستگای لێکۆڵینەوە و راپۆرت، هەرچی ئەم دەستگایە شیکارکردنە. سێم، دەستگای هەواڵگری هەنووکەیی ئانی، هەرچی نووسینی کورتەی شیکاریەکانە بۆ سەرۆک. ساڵی 1960 یەکەمین ئۆپەراسیۆنی ئاسمانی U2 ڕۆڵی سەرەکی بینی لە کۆکردنەوەی زانیاری دەربارەی هێزی بۆمبهاوێژ یەکێتی سۆڤیەت. هەر لەم ساڵەدا گروپێکی بچووک دامەزرا بۆ دۆزینەوە و کارکردن لەسەر گرفتەکانی دەستگای هەواڵگری. ساڵی 1963 ئۆپەراسیۆنی 24 کاتژمێری دەستگای هەواڵگری CIA دامەزرا. ساڵی 1973 سیستمی کارمەندانی هەواڵگری نیشتیمانی لەژێر چاودێری ئەنجومەنی هەواڵگری پێک هات. هەرکی سەرەکی ڕاوێژکردن و ڕێکخستن بوو لە نێوان دەستگاکاندا. ساڵی 1970 دەستگای هەواڵگری دووبارە ڕێکخرایەوە و ناوی لێنرا هەڵسەنگاندنی دەرەوەی نیشتیمانی. ساڵی 1970 دەستەی کۆنترۆلی چەک و هەواڵگری دامەزرا. ساڵی 1970 ناوەندی هەڵسەنگاندنی ڕاگواستنی تەکنەلۆجی دامەزرا. ساڵی 1986 ناوەندی دژە تیرۆریزم دامەزرا. ساڵی 1988 ناوەندی دژە هەواڵگری دامەزرا وەک ناوەندی دژە تیرۆریزم. ساڵی 1989 ناوەندی کەرەستە بێهۆشکەرەکان دامەزرا. ساڵی 1992 ناوەندی ڕێگری لە چەکە کۆمەڵکوژەکان دامەزرا. ساڵی 1997 هەیکەلێتی کۆمەڵێک دەستگا داڕێژرایەوە. ساڵی 1999 بەڕێوەبەرایەتی هەواڵگری DA خوێندنگەی شێرمەن کێنت دادەمەزرێنێت بۆ شیکردنەوەی هەواڵگری و پسپۆڕیەکان. مانگی 11 ساڵی 2000 یەکەم پۆلی دەرچوانی خوێندنگەی شێرمەن کێنت بوو کە بەشداری لە شیکاریەکانی CIA دەکەن. ساڵی 2001 ناوەندێک بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی چەکە کۆمەڵکوژەکان دامەزرا. لە دوای هێرشەکانی 11 سپتەمبەر دەستگای شیکەرەوەی تیرۆریزمی زیاتر کاراکرا. لە ساڵی 2002 زانکۆی CIA دامەزرا. لە ئێستادا دەستگای هەواڵگری CIA بەسەر 4 بەشدا دابەش کراوە. یەکەم، بەڕێوەبەرایەتی هەواڵگری و شیکاری تایبەتە بە یارمەتیدانی سەرۆک کۆمار و سیاسەتمەداران لەسەر پرسە نیشتیمانیەکان. دووەم، ڕێکخراوی کاروباری نهێنی، هەرچی بەهێزکردنی ئاسایشی نیشتیمانی و تایبەتمەندیەکانی سیاسەتی دەرەوەیە. سێم، بەڕێوەبەرایەتی زانست و تەکنەلۆجی، کاری چاودێریکردن و چارەسەرکردنی دەست بەجێی گرفتەکانی دەستگای هەواڵگریە. چوارەم، بەڕێوەبەرایەتی پشتیوانی سەرجەم ئەو ئەرکە تایبەتانە دەکات کە CIA ئەنجامیان دەدات.
CIA لەپاڵ ئەو چوار بەشەدا کۆمەڵێک دەستە و بەستەری تایبەتی هەیە، لەوانە دەستەی سامانە مرۆیەکان، داهێنانی ئەرکەکان، پرۆتۆکۆڵ، کاروباری کۆنگرێس، برسە سیاسیەکان، ڕێکخستنی ئاگایی، هەواڵگری و چاودێری ناوخۆ. بارەگای سەرەکی CIA 15 کیلۆمەتر لە واشنگتنی پایتەختەوە دوورە. ناوەندەکە 125,000 مەتر چوارگۆشەیە. ژمارەی کارمەندانی 21,575 کەسە. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە پاڵ CIA دەستگای FBI هەیە کە جیاوازیەکەیان لێرەدا. FBI پارێزگاری لە هەر مەترسیەکی ناوخۆی ئەمریکا دەکات. CIA پارێزگاری لە هەر مەترسیەک دەکات کە لە ئاستی دەرەوە ڕوبەڕووی ئەمریکا دەبێتەوە.